بەدانانی وێنەی ژنێکی ئازادی خواز و بەرگریکار لە مافی هاوڵاتیان لەسەر دراوی $20 ئەمریکا، ئیدارەی نوێی کۆشکی سپی پەیامێک بۆ دەسەڵاتدارانی جیهان دەنێرێت کە ڕێز لە ماف و ئازادیەکان و ڕاگەیاندن بگرن. ئیدارەی جۆ بایدن سەرۆکی نوێی ئەمریکا پلانی خۆی ڕاگەیاند بۆ دانانی وێنەی هاری تۆبمان لەسەر دراوی جۆری $20 ئەمریکی کە لە ئێستادا وێنەی ئەندرۆ جاکسن حوتەمین سەرۆکی ئەمریکای لەسەرە و بە سەرۆکێکی ڕەگەز پەرست دەناسرێت کە ئەخاوەنی زیاتر لە 100 کۆی لەبووە. جنساکی وتەبێژی کۆشکی سپی ڕایگەیاند ئیدارەی بایدن چەند ڕێگەیەکی دەستنیشان کردووە بۆ خێراکردنی ئەو هەوڵە و بەلایەنەوە گرنگە دراوی وڵاتەکەیان ڕنگدانەوەی مێژوو هەمە چەشنەی وڵاتەکەیان بێت. بڕیارەکە لەلایەن بەشێکی زۆری ئەمریکاییەکان پێشوازی گەرمی لێکرا و زۆرینەی هاوڵاتیان هاری تۆبمان بە سیمبول و ڕەمزی ئازادی و مافی مرۆڤ و ڕوبەڕووبوونەوەی ڕەگەزپەرستی و کۆیلایەتی دەزانن. هاری تۆبمان لە ساڵی 1820 لە یەکێک لە کێڵگەکانی ناوچەی دۆرستەر لە ویلایەتی ماریلاند لە خێزانێکی 11 کەسی لەدایک بووە. ئەو 8 برای هەبووە و هەر لە تەمەنێکی بچووکەوە سەرجەمیان ناچاری کارکردنی قورس کراون لە کێڵگەکەدا. هاری توانیوەتی لە ساڵی 1949دا لە ڕێگەی بەکارهێنانی ڕێگەیەکی ژێرزەمینی شەمەندەفەرەوە هەڵبێت بەرەو ئەو ویلایەتانی کۆیلایەتی تێیدا هەڵوەشێنراوەتەوە. دواتر بووە هۆکاری ئەوەی زیاتر لە 70 کۆیلەی دیکە هەڵبێن و هاوکاری کردوون لە ئازادبوونیان لە کۆیلایەتی. بەهۆیەوە نازناوی موسای گەلەکەی پێدراوە. لە سەردەمی جەنگی ناوخۆیی ئەمریکادا هاریت وەک پەرستار کاری کردووە، چارەسەری چەندین نەخۆش و برینداری کردووە. هەروەها لە ساڵی 1863دا یارمەتی کۆڵنێل جیمیس مۆنتگمری داوە لە ئۆپراسیۆنێکدا کە بۆتە هۆی ڕزگارکردنی نزیکەی 1000 ڕەش پێست. لەلایەکی دیکەوە چەندین کاری خێرخوازی ئەنجامداوە و هەوڵی بەدەستهێنانی مافی هەڵبژاردننی بۆ ژنان داوە. هاری تۆبمان لە ساڵی 1913دا لە شاری نیویۆرک کۆچی دوایی کردووە.